کاتتان باش دەڵێن هاوڕێیەتی وەکو دارێکی گەشاوە وایە ڕێگەکانی متمانەیە و گەڵاکانی دڵسۆزیە و بەرەکەی خۆشەویستیە. من بەدار بەڕووی زێڕین دەست پێ دەکەم کاک فەرزین، یەکسەر دار بەڕووی زێڕین دار بەڕووی زێڕین وەبزانام وێزگەیەکی گرنگە لە تەمەنی هاوڕێیەتیتان. وەڵا بەڕێبەری سینەما بمەوە کە 2007 هەرچەندە هاوڕێتیمان زۆر دەگەڕێتەوە بە پێشتر لەگەڵ کاگازات لەگەڵ مامەستا نایفی بەڕێز. ئەو کات بڕیاری فستیڤاڵێک درا بە ناوی داربەڕووی زێڕین و بڕیار درا دواتر دوای مشتمەڕێکی زۆر بڕیار درەکە نێودەوڵەتی بێت مجاسفەیەکی گەورە بوو ئەو کاتە دەبووە میوانێکی زۆر دەرەوە بێت و ئەو کات لە دەرەوەی دایرەی سینەما بڕیارماندا کەسێکی جددی بینم بیکەینە بەڕێبەری سینەما. کێ لە هەمان جددیتر کاگازات و کاگازات بوو بەڕێبەری سینەما کە ئەو کاتیش لەناو وەزارەتی ڕۆشنبیری هەردووکمان خەبیر بوون و بەرحاڵ پێشینەیەکمان هەبوو لەگەڵ یەکە هەردووشتان نووسەرن ڕۆمانوس و چیرۆک نووس. بەڵێ اینجا ئەوە بوو کاک ئازات بوو بەڕێوبەر و بەرحاڵ بە جددیەتی کە لێمان دەدیت کارەکەی دەست پێ کرد. کاگازاتی دەتوانێت زانیاری زیاتر بێت. کاگازات هەلبەت بەنسبەت ئەو داربەڕووی زێڕین بیرمە لەوە کردەوە گوتمان پەیکەرێک دروستکەین، یعنی خەڵاتێک دروستکەین کە هاوبەش بێتن لە هەر چوار پارچەی کوردستان. بیرمان لەوە کردەوە مەسەلەن بۆ نمونە لە مەسەلەن ئوسکار پەیکەرێکی شوێنەکانی هەر یەک بنەوە یا مەسەلەن ورچی زێڕین. بیرمان لەوە کردەوە گوتمان کامە شت لە هەر چوار پارچەی کوردستان بوونی بەدی دەکرێتن بەدی دەکرێت لە هەر چوار پارچەی کوردستان هەیە. مەسەلەن دواربەڕوو لە هەموو وەکو مەسەلەن نەخلی زێڕی چلە زەیتون چلە زەیتون یا چلە زەیتون. بیرمان لەوە کرد و گوتمە ئەو مادەم لە هەر چوار پارچەی کوردستان هەیە باشترین هەڵبژاردە ئەوەیە کە ئێمە پەیکەرێکی ئەوە دروستکەین بە ناوی چلەی داربەڕوو و داربەڕووی زێڕین. و خوشبەختانە بردمان لەگەڵ مؤسسەیەک لە تاران لەگەڵی دانیشتین دوای مشتۆمەڕێکی زۆر توانی بەڕاستی ئەوەی ویستومانە دەری بینیتون و دوای هێنامان وەکو خەڵات بەردەوامەوە کاگازات تا ئێستش بەردەوامە تا ئێستش بەردەوام یعنی پار ئەمن لە تەلەڤیزیۆنە بینی وەکو خەڵات تا ئێستش بەکار دێت. دەسۆش کاک نایف بەڕێزت میوزیسیان و بەڕێزشت نووسەری. سپاس دەکەم. بەڕێزیشت هەر لە داربەڕووی زێڕین لەو فستیڤاڵی بەشدا ناوەڵا من لە وێستگەی تر سەرەتا سپاس لە بۆ بەرنامەکەتان و بینەرە بەڕێزەکانتان سپاس بەو متمانە و هاوڕێتیم لەگەڵ کاک فەرزین کە پێشنیاری ئەوەی کرد من بەشداری ئەو دیوەیتی و بەرنامەیە بکەم. بەڕاستی حەزم کرد لە وێزگەی تر ساڵی 2002 بوو یەکەم وێزگە و بەرکەوتنم لەگەڵ کاک فەرزین جێ خۆشحاڵیانی لەو بۆنەیە بەڕاستی باسکەین. من ئەو کاتە لە کوردستان تیڤ بووم لە نووسینگەی کوردستان تیڤ لە هەولێر لە بەشی موزیک بۆ خۆمان هەر بە شایەتی کاک ئازاد مێژۆکمان هەیە لە دامەزراندنی ئەو بەشە و چارەکی هونەریەکانی. تەبعاً پێشەوە من بەڕاستی لە ڕێگەی ڕۆژنامەوانی هونەری وەکو چاودێرێک وەکو خوێنەرێکی بەردەوامی بابەتە هونەریەکان ئاگاداری قەلەمی کاک فەرزین و هەم نووسینەکانی وەکو کاک ئازاد و ئەو خەڵکانی کە لەو بوارانە دەنووسن بەڕاستی زیاتریش خۆشحاڵ بم بەوە کە فستیڤاڵی کورتە فیلم لە کوردستان تیڤ ئەو کاتە بەڕێوە چوو کاک فەرزین و برادرانی ستاف وەرەوە ئەم لە دەرەوەی کاری سینەمایی و فیلم بووم بەڕاستی بەس بە حکمی ئەوەی ئەم لە ساڵی هەشتاوەشتەوە تقریبەن خەریکی خوێندنەوە و نووسینم لە بوارەکانی هونەری زیاتر درچیان بەوە کرد و پێویست بوو ئەمنیش لە لیژنەی ڕاگەیاندنەکە لە گەریان بووم لەو فستیڤاڵە ئەوە بۆ بێرهێنانەوە. تابعاً کاک فەرزین وەکو کەسێکی خاوەن ئەنێرژیکی زۆر وەکو کاک ئازاد گوتی وەکو من نییە تەنها چیرۆک بنووسیدە زۆر بۆ زۆر شت دەباتن. تابعاً وێگە لەو حالەتانێ بەڕاستی بۆشایەکی بەرچاو هەیە لەم بوو لە بوارانە بە تایبەتی نووسین و قوڵبوونەوە لە بابەتە ڕەخنەیەکان ئەوە بە تایبەتی دراما هەموو بەشەکانی دراما گرنگترینیان ئەوڕۆ لەو سەردەما سینەمایە. لەو ڕۆژەوە بەڕاستیەوە کاک فەرزین باسی کرد جگە لە بابەتە فستیڤالەکە دیار بوو ڕۆیایەکی سینەمایی بوو. کاک فەرزین پێشنیاری ئەوەی کرد بۆ پێشەچی ڕۆژی کردنەوەی پێشەنگاکە
بژانەوەی سینناریۆکی کورتی نووسی بوو بژانەوە ئەوە یەکەم بەرکەوتنمان بوو حەز دەکەم باسی کەم چونکی موزیک و لەگەر دراما زۆری پەلەمان لێ کردو ئەوزانم چەند سەعات کاتت دانا بەخوای من ڕۆژێک خەریک بووم لەگەر کوڕێکی ئازب ئۆرجێک بوو دەبووە چەند جوولەیەک تێدا بوو ئەمن بەڕاستی ینی نمایشی لەگەڵ بوو فیلم کورتە فیلمێک بوو کورتە فیلمێک بوو بۆ پێشەچی فیستیڤالەکە ڕۆژی بە ئەوە داتاشە نمایشکرا بژانەوەکە ئینجا بابەتەکە تێکەڵبوونی موزیک لەگە دراما لەگە وێنەی فیلم ئەو حالەتە بوو لەگە کاک فەرزین دانیشتن ئێستا بەبیرمە ئەوە یەکەم بەرکەوتن بوو لەگە کاک فەرزین بەڵام دواتریش بەرکەوتنی تریش هەیە گەرە لە فرسەتی کاک بەرزین ئەگەر دار بەڕووی زێڕین بەجێ دێنسنەوە وێزگەیدی ئەکید وێزگەیدیتان هەر بووە کاری خۆش و ناخۆش و گۆچی گوتی ترشی و تاڵی و شیرنی هەمووە بووە ئەوەڵە وێزگەی دیکار مادەم دە 2002 دەستی پێکرد با بڕۆینە 2003 بڕیاردا گۆوارێکی هوەری لە وەزارەتی ڕۆشنبیری دەربچێەوە منیان سەرپشە کرد هەر مەرجی خۆشم بوو بکەن تۆ سەرنووسەری و لە سفرەوە دەست پێ بکە منیان سەرپشێک کرد کە خۆم ستاپەکەی خۆم هەڵبژێرم بۆیە بێگومان دەبووە مامۆستا نایف و کاگازات تێدابن کەسی جددی اینجا ئەوە وێزگەی دووەمی زۆر جددی بوو وەکو کاگنایف باسی کرد 2002 لەوانەیە پێشتری ژەمە بەرکەوتەمان هەبێت و بەڵحاڵ لەو وێزگەیەدا 2003 بڕیاری دەرچوونی و گۆوارە دەرچوو بە ناوی هوەری نوێ کە 4 ساڵ تا 5 ساڵ بەردەوام بوو و 2004 ژمارەیەکی دەرچوو بێگومان ئەوە وێزگەیەکی دیکە بوو کە بەڕاستی من و کاگنایف کاگازات کە گیانبینی ئێمە وەکو هاوڕێ بە نسبەت کەسانی دیکە جیاواز بوو وەکو بڵێن خاڵی هەرەسەرەکی دەوە بوو کە بەردەوام وەکو ڕەخنەگرێک سەیری بابەتەکانمان دەکرد ڕاستە هەر یەک دەوانێت لە بوارێکدا زیاتر ئێمە بەرکەوتەمان هەبێت بەڵام لە زۆر باریشدا دیدی خوێندنەوەی تایبەتمان تەمان ڕای جیاوازیشتان هەبووە بەڵێمان هوەری نوێ وێزگەی دووەمی جددیمان بوو لەگەڵی کە کارمان کرد کاگازات بەردەوامیش کارتان بەیەکەوە کردیەوە نیە پاشی هوەرێک دەتوانم بڵێن بەڵێ مەسا ئەو بە تایبەتی ئەو ماوەی کە ئێمە لە وەزارەتی ڕوشنبیری بووین ئەو 4 ساڵی کە لەوێ بووین ئیتر بەردەوام ئیشمە پێکەوە کاگازات شتێکی خۆشم لۆ بژێڕەوە هاوڕێیەتیتان بەنسبەت وەڵاهی نازانم چ بڵێم بەس بەنسبەت کاک فەرزین ئەوە قرار بۆ خۆی باس بکەن بەڵام من باسی دەکەم بۆەوەی ئەوە بکاتن سەفەرێکی ئەوەمانە بوو سەفەرێکی ئەمریکا پێکوە ڕۆیشتین وڵا کە لە مەتاری گەیشتنێ بێنەری و چوونێ فندق هەر یەک لێمەنێت چێکی ئەوەمان کردی کەلوپەلی خۆمان بزە چیماوە چینەمەوە وڵا ئەمە لێگەڕام بیتاقەکە من دیار نەبوو بیتاقەی کە کاکە بیتاقەم دیار نیە ئەمەش بڕیارمان دەبوو کە هەموو شتەکانی خۆمان پاسپۆرت و بیتاقاوان هەمووی تەسلیمی کاک فەرزین بکەین کاک فەرزین تەماشای کەلوپەلی خۆی کردو نەوە ئەوەی خۆی کرد گوت کاکە وەڵای بیتاقە لای من نییە وەرحاصل بیتاقەکە بەزر بوو ئیتر تا ڕۆژی گەڕانەوەش ئەو دووسێ برادەرەی لەگەڵم و لە هەر کاتێ تەماشایان دەکرم هەستم دەگرت بە من دەڵێ ها چۆن دەگەڕێەوە بیتاقەت نییە ڕۆژی ئەخیری کە ویسمان بگەڕێنەوە کاک فەرزین خۆی بەڕێز ڕاو دەگوتی بە هەر تەماشایەوە چ بکەم بزانم ماوەیە نە وڵات جانتەکەی دەکاتە دەبینی بیتاقەی ئەو بیتاقەی ئەوە پێکەوە نووساون کاک فەرزین ئەوە هەر ئەوەک نەبوو بڕێک تەنگاوی کەی وەڵی ئەوانی برادەرەکەمەوە تەمان بۆ 2006 دەگەڵکۆمپانیایکی هۆلیوود بانگی کردی بوون من ئێستاش برادەرانی کە لەگەڵمان بوون گومان دەکەن بەان قەزمان کرد بەڵام ئەوەی زۆر سەیر و سەرنجڕاکێش بوو کە چاوم لێ کرد ئاخر لەحزە هەمووی وابزانم 3-4 کەسێک مابوو کە ئێمە بڕۆینە ئەو شوێنەی کە چێک دەکاتەوە چێکی بیتاقە و بە حاڵشی دیکە دەکەن لە ناکاو گوتیم دۆزیمەوە کاک ئازاد کاک فەرزینەوە بە درامای دەچی زیاتر سەرچاوی هەمووی داتەپی بوو ینی سەرچاوێک وەکو بڵێم مردوو وەختی وام دەڵە گەشاوە ئەو دیمەنی ئەو فێسەی کە لە ناکاو 180 پلە سوڕا و لەو ناومێدیەوە گەشاوە شتێکی سەر وابزانام کاک نایف دکتۆریشتان یەکە جان دکتۆر و پزیشکیشتان یەکە ئەنگۆ لەگە کامە وەڵی لەگەر کاک فەرزینی بەخوایە تا ئێستا ئەو نەیبردیە هیچ دکتۆرەی برادری باسی ئەوەی کرد ئەوەی پشتێشە بوو ڕاستە ئەوە چۆن بوو تەمان ئەو حالەتە بیبەستینەوە بەو بابەتی گۆڤارەکەی هوەری نوێ
بەدرەنگەوە بە منی گوتی من ئەو کاتە پشتم هێشایە و چوومە ینی لە پەل و پۆکەت بوو بە ئازاری پشتی کاک فەرزین لە ڕێگای عیلازکردنەکانی خۆی لە تاران دیارە دکتۆرێکی بەڕێزی ئەوێن دەرێ لەو ساڵانی ئاخیریشی نووسنگەکی لە هەولێر کردبووە کاک فەرزین ناونیشانەکەی پێگوتم و پێکەوە چوین سەردانی ئەو دکتۆرەمان کرد لە هەولێرە بەڵێ لە هەولێر ئەنجا هەر بەو مناسبە کاک فەرزین دیار و پێشینەی هەبوو لە ئازاری پشتی ئیسیفادەی لێکرد لە سەر و بەندی هاتنی داعش بوو نووسنگەکەی خەریک بوو دای بخا ئەو ڕۆژەی لە خارج هاتوودا بەزی بوو ئەو ڕۆژەر دەویست دایخا دەگە کاک فەرزین خۆشەکە لەوە بوو بەڕاستی ئەم کە چوین هەندە تەمرینی سەریعی پێگوتم کاکە گوتی ئەگە بێ لام لە تاران باشترە علاج طبیعی وەکو ڕاز بالضبط هەندە حرەکەی پێکردم کاک فەرزینش لێ بوو خۆشەکە لێەوە بگوتی ئەو هادەکەی لاقت ئەوالێ دەکەی دووسێ حرەکەی پێکردم ئەمش فارسیەکەم بەڕاستی باشنی بەستێ دەگەشتم گوتم کۆ کاک فەرزین دەرێ ئەوها وەکو حرەکەی پشیلەی ئەوها ئەبکە وەکو پشیلێ گوتم ئەو کاک فەرزین لۆ بلێ وەکو پشیلە بلێ وەکو شێری لۆ هەمان زوو لێە هەر وە بزانام هەر پێدەن ئەوەی حرەکەی پشیلەی وەنیە بەڵێ کاک فەرزین بەخۆشت چوو بووە لای ئەوە لە خەریجی تا ئەمریکایەوە بزانم بەڵێ بەخۆی سکرتێری پزیشکانی کایرۆپراکتیکە لە ئەمریکا گەڕابەوە ئەو کات کە من ڕۆیشتمە لای من بن مناسبە من 97 لە سەربان کەوتوم 2008 چوومە لای ئەجا منیان بە سەد حاڵە حاڵ گەیاندە سەر سنووری لەوێ سواری تارە بووم ئستسنام بۆ کردم چکە قوفڵ ببووم بە ڕاوەستان تا خۆم گەیاندە تایران بە عەجەلە بە پەلەپەل چووم شتەکانم لە هۆتێلێکدانەوە اینجا خۆم گەیاندە ئێوارەکەی خۆم گەیاندە لای پزیشکەکە زادەی دانیشتجوو شەقامی وەلی عەسر لای فاتمیە بووە گە هەڵە نەبووم ئەو کات وەڵا چوون هەرمنی بینی و هەندێک قسەی لەگەڵ کردم و کتی خێرا بڕۆ لای سکرتێرەکە بۆی کە هەندێک ئامادەکاریت بۆی کە من دەست پێ بکەم وەڵا ڕۆیشتمە لای سکرتێرەکەی من لە ڕێگای حاجی زاوام ڕۆیژ بووم ئەویش پێشتر نەخۆشیەوە بوو منیش تا ئەو کات باوەڕم بە دەرمان هەبوو نەشتەگەری وەڵا چوومە لای سکرتێرەکەی و خۆم درێژ کرد و دوودانە بالیفی بچووکی تایبەت کە بە کارەباوە گەرم دەبیت و بەڵە لە ناوینە لە سەریدانا ئەوەکەی زیاد کرد کوتی خۆ ناسووتەی کوتم نا دیسان کەمێکی دیکەی گەشتەکەی بەرز کردەوە کوتی ناسووتێک هەر مهم تا ئاخیری بردی کوتی سەیرە کوتی کەسێکی دیکەشە وەکە تۆ تا ئاخیری بردم تەقەی سەریدات کوتی ناوی حاجی بوو تەم ئەوە زاوامە ئەویش پێی گوتمە کوتێ سەیرەوەی کوردەکان زۆر سەیر و سەمەرەنە کاک ئازاد ئەتو نەکردۆرە هەر بە خۆشم کەم دەچمە لای دکتۆری کەم نەخۆش دەکەم بەڵێ بەڵام یەکێک لەو شتانی کە هەروەکو پێشتر گوتم ئینسان هەر لە پیشەکەی خۆ هەر پیشێکی هەبێتن شتی خۆشە و شتی ناخۆشیش هەیە ئەکید لە پار نوکتەیەکە و لە دەوام لە پەرلەمان وڵا شورتەیەک بانجی کردم گوتی مامۆستازە گوتم بەڵێ فەرموو گوتی ئەرێ بابەتێک کرد لە گۆڤارێک بڵاو کردەوە گوتم گوتی کاکە گوتیەوە دوو ماگە چاوەڕێی بەشی دووەمی دەکەم گوتم چییە ئاخر بەشی دووەمی چی گوت کاکە چیرۆکێکە نووسی بەش گوتم وڵی ئەوەندەی من لە بیرمە بەشی دووەمی نییە بەشی دووەم نووسی لێ شەش حەف خاتە زیاتر نییە گوتم چیرۆکەکە بینە تەماشام کرد گوتی ئەوە چییە گوتم وڵا کاکە هەرەوەندە یعنی گوتی هەر ئەو چوار پێنج خاتە گوتم ئارێ وڵا تەماشای چی کرد گوت وڵا من ئەتوانم لەبەرەوەش شتێکی تر بنووسم گوتمەوە دەست یعنی ئەو شتانە هەیە بەڵام لە هەر پیشێکدانە بیرەوەری نەخۆشیش هەیە بێگومان من یەکێک لەو شتانەیە کە بەڕاستی بۆ من زۆر ناخۆش بوو ئەو ماوەی کە برام لە نەخۆشخانەی نانەکەلی بوو دوای کوچی دوایشی کرد 21 ڕۆژ من لەوێ بوو بەڵام نەتیجە ئەو 21 ڕۆژێک کە لەوێ بوویمە بەرهەمەکەی بوو بە کورتە چیرۆکێک بە ناوی مافی خۆمانە بە ئەوسدەی بمرین تقریبا 6 لاپەڕێکە بڵاو بووە بەڵێ لە گۆڤاری گەلەوەش بڵاو بووە ژمارە 75 لەوێ بڵاوەکرەوە بەڵام نامەوێتم باسی ناوەڕۆکیەوە بکەم چونکە من تەسەوڕەکەم خودی ناوەڕەکەی خودی بیرۆریکە ئەوەندە قورسە بۆ من و نەک لەبەرەوەی کە برام کوچی دوای کردەوە لەبەر ئەو فەزایی کە من بینیمە ئەو جەوەی کە نەخۆشەکان ئەو چەند ڕۆژە لەو ناخ دۆزەخەی ژیای باڵێ من تەسەوڕ ئەەکەم ڕاستە مەسا ئەو کابرای ئەو نەخۆشخانەی دووسی کردووە وەکو بڵێن خێریی کردەوە بۆ خەڵکەی بەڵام من تەسەوڕەکەم سەرڕاوی کە نەخۆشخانەیە وەکو ئەوەیە جەهنەیەک بۆ ئەو خەڵکەی دروست کاتە ینی خەڵکەکە بمریتن ینی وەکو پێویست نمونەیەک بڵێم
شەو خەریکی نوژەنکردنەوەی خەسەخانەنە بەڕۆژ خەریکی نوژەنکردنەوەی خەسەخانەکە بوون. برام یەکێک لەوەنە کە من بە چاوی خۆمەنی مەجموعەیەک منداڵێک دەمبینی کە کاتێک درەیل ئیشی دەکرد یا عملەکان ئیشیان دەکرد ئەو دەنگە دەهاتە ناو نەخۆشەکان هەمویان ئەویان دەکرد منداڵت سیرەی لە هەڵدەستا نەیدەزانی چ بکاتن یعنی ئەگەر بڕواتە ناو حەوشی تەلەڤیزیۆن موالیدەیەک هەبوو بەس گزوزەکەی ئەوەندە بوو دوو کەلی فڕەدەدا گەرمای هاوینیشە نازانی بە کوێوە بڕواتن یعنی ئەو فەزایی کاگازات هەربەتە مرۆڤ هەندێک نیعمەت و شتی شکرانەی لەسەر هەندێک نیعمەت ناکە تا نەستە ئەو زیانە خەستەخانە بەندیخانە وانیا کاک نایف لەگەڵم نی لەوەی دەبی ئەمە سوپاس گوزار بین ڕاست ئەو کاتی نعمەتی ئەوەی دەزانی یعنی قەدری بالضبط قەدری ئەوەی زان کاک نایف پاش ئەو شتە خەمجین و خەمبارەت شت خۆشمان لەو بجێڕەوە واللهی بەڕاستی من ئەگەر لە بابەتەکە میوانداریەکە بە ئەوەی کاک فەرزی میوانی سەرچیا هەز دەکەم بگەڕێنەوە بۆ دەرچوونی ژمارەکانی سەرەتای گۆڤار و ئەوەی گۆڤاری نوێ ئەمە لار لێرکوانەوە مەزموعە خەڵکی بە ڕێزمان لەگەر بوو لە دەستەی نووسەران بەیادیان بینیەوە یەک لەوانە کۆچ کرد و ڕزگاری فەقی عەوڵا کۆچی کرد هونەرمەندە تەشکیلێ جوانەکەمان لە ئەندامی دەستەی نووسەران بوو کاک محسین محەممەد بوو کاک شاخەوان ئیدریس بوو ئەگەر هەڵم نەکردبی کاک ماجد نووری بوو بەڵێ کاک محسین محەممەد بوو ئەوانە مامەستا کەریم سۆفی تامان ڕێز و خۆشەویستی بوو ئەو ستافە حەزم کرد بە بیرهێنانەوە ئەگە کاک فەرزین وا بزانم میانەکی خۆشی هەبوو لەگەر ڕزگاری فەقی عەوڵا یعنی ئیلتیزاماتی زۆر باش نەبوو ئەنجام جارێ هەر لەوێ وەش وا بزانم ئەوەی نوکتەی ئەوەی دروست کرد دەیگوت فشەیە کاک فەرزین لەوانەیە زیاتری پێبی بەڕاستی لەسەر ئەو فشەیە دوای هەر بەو فشەیە زۆر گۆرانی تەزیل دەکرد و پێشی وەفات بکاتن گۆرانی دەگۆ کلیپی بەخۆی دەکرد و خەڵکی لە بنەوە هەر لە بۆیان دەنووسی کاک ڕزگار ئەزە فەقیرە لە پاش مردنەکەش یان نووسیبیان خۆش فشە نییە مردنەکە کاک نایف بەڕێزت فۆلکلۆر ناسشی وەنیا ئەو ڕۆشەیە ئەو لایەنەشەیە لە ژیانت کاک ئەمن بەڕاستی لە مەجای کە هاتیمە ناو هونەری موزیک ئەمن ئێستا دەستەواژەک بەکاردێنم تابعاً لە بۆ معلومات نەبتە ئەوەی باسی خۆم بکەم کە حەزم چووە هونەری گۆرانی موزیک ئەمن بەڕاستی لە دووری ئەو بابەتە بووم لە ساڵانی هەشتایەکان خوێندنم ئەو وارە نەبوو بەڵام دوای هەوڵێکی زۆر ئەوەی کە اختصاص خۆم زمانی عەرەبیە ئەمن بەو ساڵانی ئاخیری چوم کۆلێژی هونەرە جوانەکان بەشی موزیکم تەواو کرد ئێستا قوتابی ماستەری موزیکم بەس هەر لە بیدایەتی نووسینەوە من کە هاتمەنا ئەو بابەتەیە بەڕاستی دیدێکی ڕەخنەگرانم هەبوو لە بۆ بابەتەکان هەر لە بیریشمە نووسەری ناودار ڕۆژنامە نووسی ناودار کاغازی حەسەن ئەو کاتە لە بەشی کوردی زانکۆی بەغدا قوتابی بوو لە هاوکاری ئەوەی دەکرد ساڵی هەشت بوو یەکەم نووسینم بە ناوی ئاهەنگێکی گۆرانی موزیک پێشکەش کرد بابەتێکی ڕەخنە وەکو ڕەخنە بوو لەو ئاهەنگە ئەگلەنجانەی کە ئەو ساڵانە دەکرا بابەتی فۆلکلۆر بەشێکە لە ژیانی هەموو دیدی هەموو ئەو هونەرمەندانێک کە کاری موزیک دەکەن کە کاری گۆرانی دەکەن بەڵام باگراوندێکی ڕۆشنبیریان هەیە لە ئێش و ئازاری میلەتەکەیان دەگەن ئەو ئێش و ئازاری میلەتیمە بەڕاستی بەشێکین لە بوونی ئینسانی کورد بەڕاستی ئەمە ناتوانین دابڕینەوە کە دەست بە هەموو کایە هونەریەکان دەبی ئینسانی کورد چەوساوەتەوە شتی لێ بردراوە شتی لێ دەزراوە ئەتۆ ناتوانانی یەکێک لەو بابەتانە کللتور و جێڕانەوەی ئەو سەروەرەیانە کە ئەتۆ بە مافی خۆتی میلەتەکە خۆتی دەزانی ئەس دەکەی شێوێنراوە هەمیشە ئەوە یەکێکە لە ناونیشانی ئەو هونەرمەندانەی کە پێدەنێنە کایەکی هونەری باگراوندێکی ڕۆشنبیریان هەیە بەداخەوە لەوانەیە ئێستا بابەتەکە لە لای ئەو زۆربەی زۆری ئەو موزیک ژەنانەی ئەو ڕۆمۆزیک دەژەنن یاخود کاری هونەری دەکەن ئەو باگراوندە نەبێ بەڵام قەدەری من وابوو بۆیە هەمیشە لە نووسینەکان یاخود ئەو شانێکە کردومە نزیک لە فۆلکلۆر پشتبەستن بە فۆلکلۆر گەڕانەوە بۆ فۆلکلۆر یەکێکە لە ئاراستەکانی ئیشکردنی من لەوە دەستخۆش مامۆستا فەرزین ئێستا پەیتا بەرەو دوا وێزگەی بەرنامەکە دەڕۆین ئەو هاوڕێیەتیە چۆن دەنرخێنی چۆن تەمەشای ئەو هاوڕێیەتی من کەمێک قوڵتر لە هاوڕێیەتێکی ئاسایی سەیری دەکەم
شتێکێ بە ناوی شوناسی نەتەوەی شوناسی نەتەوەی بریتە لە ئاداب هونەر کللتور و زۆر لایەنی دیکە لەوانەیە استراتیجی ڕامیاری ناوچەیەکی دیاری کراو هەموو ئەوانە دەبێتە شوناسی نەتەوەی ئەوەی کە من مەبەستمە ئەوەیە کە بەشێکی گرنگی شوناسی نەتەوەی ئێمە کە ئێمەشی کۆ کردوتم وەکو هاوڕێ بریتە لە کللتور و کللتوری ئێمە وەکوونەتەوە زۆر زەنگینە ئێمە ژێرخانێکی دەوڵەمەندمان هەیە بێگومان سەرخانەکەش بریتە لەوەی کە کەسانی خەمخۆر هەوڵدەم بۆ بەردەستەکردنی ئەم کللتورە دەوڵەمەندترکردنی ئەم کللتورە و لە هەمان کاتدا بە چاوێکی قوڵ دیاریکردنی کەم و کوڕیەکان لە دیدێ ڕەخنەیانە ئەوەی کە ئێمە هەرسێکمانۆکو هاوڕێ ئێمەی کردوتەوە خاڵی هەرە گرنگەوەیەوە کە وەکو ڕەخنە گر وەکو جیهانبینیەکی تایبەت سەیری دەوروبەرمان دەکەین سەیری بواری هونەر نووسین و هەرێک لە ئێمە لەوانەیە لە چەند بوارێکدا کارکە بۆیە ئەم هاوڕێیەتی ئێمە بەڕای من زۆر جیاوازە وەبزانام کاگازاد و کاکنایفیش لەوە هاوڕانکە جیاوازە بەوەی کە ئێمە ئامانجێکی هاوبەشمان هەیە و دیدێکی تایبەتمان هەیە بۆ کللتور و بوارەکانی جیاجیای فەرهەنگی و چەندی کاگازات بەڕێزت هەمان بیر بۆ چونت هەیە هەمان دیدگات هەیە بەڵێ ئیتر ئەو کولتورەی کە کاکفەرزین باسەکاتن کولتور بەشێکە لە ژیانی ڕۆژانەی خەڵک و هەر یەک لە ئێمە بەپێی ئەو توانایی کە هەمانە لە پیشەکەی خۆمان هەوڵمانداوانی ئەو کولتورەنیە بە نەوەی ینی زیندوو ڕای بگرین من بوونەبوونە وەکو چیرک نووسێک من سەرچەوەی چیرۆکەکانم لە ژیانی ڕۆژانەی خەڵک وەلاگرم ئەو ژیانی ڕۆژانەی خەڵکە لە مستەقبل ئەبێت بە کولتور وەنیە بەکیت و تەسەوڕ ناکەم من بە بیرم نایێتەوە من چیرۆکێکم نووسی بێتن کە پەیوەست نەبێتن بە ژیانی ڕۆژانەی خەڵک دوور بێ یا دوور بێتن لە ژیانی ڕۆژانەی خەڵک هەتا وای لە هاتووە من ئێستا زۆر جار خەڵک تەلەفۆنم بۆ ئەکاتن دەڵێتن کاکە فلان مەوزوع هەیە ئەتوانی چیرۆکێکی لەسەر بنووسی ینی بوویتە باو ئێستا لە خەڵک نێزیکی وەکشون لە ترپەی شەقام نێزیکی بەڕێز زۆر لەو قەنەعەتاش داما یەکێک لەو شتانەی کە من یعنی گەیشتومە قەنەعەت ئەوەیە کە ئینسان لەگەڵ بابەتەکە خۆی بژیتن لەگەڵ مەوزوعەکەی خۆی بژیتن یعنی ئەو مەوزوعی کە هەڵی دەبژێری ئەو بابەتێک هەڵی دەبژێری بۆ چیرۆک یعنی وەکو بڵێ نییە خۆت لە جێ قەڕەمانی ئەو چیرۆکەی دابنێن ماوەیەک لەگەڵی بژی من چیرۆک کە بیرۆکەم دەدەنێ من یەکسەر دەست ناکەم بنووسی ماوەیەک لەگەڵی دەژی هێوێنی دەکەیت بەڵێ ئەوجا دەیکەم کاک نایف بەڕێزت یەک دەقەمان مایە بەڕێزت چۆن ئەو هاوڕێتی دەنرخێنی تابان وەکو کاک فەرزین باسی کرد کە میوانی تایبەتی بەرنامەکەتانەمە بە خاتری ڕێزگرتن لەو میوانداریە لە کاک فەرزین وەکو هاوڕێیەک چی متمانەی ئەوین قسە بکەین تەبعاً پشتڕاستی هەموو بابەتەکان و بۆچوونەکانی دەکەم بە تایبەتی بەستنەوەی ئەو هاوڕێتە مەرز نییە هەموو جاری ئینسان دەستەواژەکان بدرچێنی لە ڕستێک لە مانشێتێک هەندێک جێ بابەتەکان بە خۆیان یعنی ممارەسەکردن و سلوکی ڕۆژانەمان وەڵامە بۆ ئەو ڕستانێکە کاک فەرزین گوتی لە ڕاستیدا من بابەتەکە چۆن ئەوەی ویە من وێزگەیتر هەیە باسکەم تاکیدکردنەوە لە پرسیارەی زەنابەت کە احتیماماتی منسی لە بۆ فۆلکلۆر با ئەویان بۆ ڕۆژێشتر باسەچی دیبی بەڵام من هەر لێرکوانە بابەتەکە دەیخەمەوە سەر ئەو بابەتەی حالەتێکی کە کاک فەرزین باسی کرد تاعمەن دەستخۆشی لێ دەکەم هەر کەسێک کە خەریکی دەق نووسینە یاخود سیناریۆ نووسینە وێنەی سینەمایی کە ڕنگدانەوەی دەبێت لە دەقێکی درامی یاخود لە دایلۆگێک یان لە تێکستێکی نووسین کاک فەرزین دەستخۆشی لێ دەکەم بۆ دوایین کتێبی جێڕانەوە کە لە بەردەست زمان بڕین کە ناوی لێ ناوە جێڕانەوە لە ڕاستیدا من زۆر چێژم لێ بینی زۆر گرنگجی بە بابەتێکی زۆر گرنگ درراوە 100 ساڵ لە مێژووی کورد زمان بڕینی کورد لە باشێکی کوردستان کاک فەرزین هەوڵی داوە بە شێوازێکی بە تەکنیکێکی زۆر جوان ئەتو هەموو شتەکان دەخینی و هەز دەکەی کاک نایف دەیخینینەوە هەز دەکەین سیناریۆ شتێکی لێگەڕێ با بیخینینەوە سوپاس بەڵێ هەز دەکەی سیناریۆیەکە لە پێشتا ڕوئیا و سوڕەی زۆر جوانی تێدایە دەستخۆشی لێ دەکەم کە ئەوە وەڵامە بۆ سوپاست دەکەین دەڵێن ژیان وەک گەشتێک وایە لە هەر وێزگەیەک خەڵکیی نوێ بەگەڕمان دەکەی و یان خەڵکێک بەڕێ دەکەن بەڵام هاوڕێی ڕاستەقینە و هاوڕێی دڵسۆز تا دوا وێزگە لەگەڵمان دەبی هەر شاد